ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ لە سەردەمی ئەودا کتابی دەنارد بۆ وڵاتەکان دەیفەرموو فەرمان بکەن ئەمر بکەن بە ئەوانەی کە خزمی یەکن هاموشۆی یەک بکەن بەڵام نەبنە دراوسەی یەک نەبنە ئەن یەتەزاوەڕوا وەلا یەتەجاوەڕوا ببنە هاوسەی یەک دراوسەی یەک نەخێر نەک بەڵ دوای بەڵوتێتی حرامە نە ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بۆچی وای دەکرد لەبەر ئەوە فەرمانی دەکرد خزمەکان بە هاموشۆی یەک بکەن بەڵام دراوسێتی یەک نەکەن چونکە مراقبە دروسە بێ چاودێری دروسە بێ خزمی ئێستا خزمی جاران نییە ئەو خاڵە ئاگادار بن خزمی ئێستا خزمی 50 ساڵ لەمەوە پێش نییە ئیمامی عومەریش 1400 ساڵ لەمەوە پێش وای فەرمووە بەڵام ئێستا چەند قات خەڵکی خراپ بووە جاران خەڵکی لەگەڵ خزما وایە زۆر جار ئەحەسایەوە بەڵام ئێستا ئەچەوسێتەوە مراقبەی دەکا ئەوە چیت کڕی ئەوە چی بوو بە چەندێک کڕیت چۆن کڕیت پارەت لەکوێ بوو مراقبە و چاودێری زۆر ئەبێت چونکە ئەو تێکەڵاوێ بەو شێوەیە لەگەڵ خزم و کەسوکارە سەرنجامەکەی شەڕ و ئاژا و کێشە دەبێت جایەکێ لە هۆکارەکان کە خزمایەتی وەک جاران نەماوە ئەوەیە تێکەڵاوی زۆر دروست بووە ئەو تێکەڵاوێت حەسادەت زۆر بۆ جاران خەڵکی حەسوودی بە خەڵ زۆر نابرەوەکە ئێستا حەسادەتەکە زۆر بووە خزمەکە حەزی بە خزمەکە نییە ئەوەندەی خزمەکەت ئازارت ئەدا ڕوبعێکیەوە بێگانەکە ئازارت نادا ئەو ڕاستیە